هەرچەندە ئەو چەکدارانەی داعش کە هەفتەی ڕابردوو هێرشیان کردە سەر کەرکووک بەتەنیشت ناحیەی تازە خوڕماتوودا تێپەڕیون بەرەو ئەو شارە، بەڵام تا ئێستا پشێویەکان تەنها دەوروبەری ناحیەکەی گرتووەتەوە و ئیدارەی ناحیەکە بۆ ڕێگرتن لە دزەکردنی چەکدارانی داعش ڕێوشۆنی ئەمنی توندیان گرتووەتە بەر. ئێمە کە حکوومەتی محلی تازە خوڵماتۆ هەڵسانە بە دەور خۆمان وتمان بە خەندەقێکی بە تەواو زۆر بە قوڵش لێماندا لەبەر سەیرەی مفەخاخ و ئەو ناوەناشتە ناتێ بۆ داخلی مرکز ناحیە تازە خوڵماتۆ و حتى ئێمە دوو مەدخەل من هەیە، یەک مەدخەلیش من دامان خست، یەک مەدخەل بەجێمێن هێشت بۆ داخل بوون و بۆ خارج بوون لە تازە، حتى ئەمنیەتی وەزع ئەمنیەتی تازە زۆر کۆنتترۆل بێ. ناحیەی تازە خوڕماتوو کە 10 کیلۆمەتر دەکەوێتە باشووری کەرکووکەوە و سەرجەم دانیشتوانەکەی شیعە مەزهەبن و نزیکەی 200 کەسیان کە چەکداری حەشدی شعبی بوون لەلایەن داعشەوە لێ کوژراوە. هەروەها لە ئێستاشدا لە ترسی دزەکردنی چەکدارانی داعش دەوروبەری ناحیەکە بە شورای گڵین تەنراوە و بۆ چوونە نێو ناحیەکەش ڕێوشۆنی ئەمنی گیراوەتە بەر. وكانت الوضع في داخل تازة بارودۆخەکە لە تازە تا ڕادەیەک ئارام بوو لە سای خۆ هاوڵاتیان هەموو باشن هیچ شتێک نییە و ئیمە لە خزمەتی خەڵکی تازە و خەڵکی بەشیرداین. کاتێک داعش لە ڕۆژئاوە هات بۆ هێرشبردنە سەر تازە بەرەنگاریان بووین و ناچار بوون ڕابکەن. کاتێ داعش لێرە بوو ئەمان نەبوو لە تازە هەموو ڕۆژ تۆ بارانە نەکرد چما بارانە نەکرد لێبەرەوەی ئێرەشی ئەمەزهە بوو ئێستا لەخوا بەزیابێ الحەمدوللا چواردەوری تازە هەمووی ساترە و پێشمەرگە و حەشت لەخوا بەزیابێ ئێران حەفز کردووە. گرتنەبەری ڕێوشۆنی ئەمنی لە ناحیەی تازە خوڕماتوو لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو فڕۆکەیەکی نەناسرا و شوێنی کۆبوونەوەی شیعە مەزهەبەکانی لە قەزای داقووقی تەنیشت ئەو ناحیەیە کردە ئامانج و بەدەیان شیعە مەزهەبی کوشت و بریندار کرد. لە ئێستاشدا وەزارەتی ناوخۆ و بەرگری عێراق سەرقاڵی لێکۆڵینەوەن لە ڕووداوەکە. تیاری لی داوە و کۆمەڵی خەڵک زەرری کردووە کۆمەڵی شەهید دراوە نزیکەی 15 شەهیدی تیا بووە ئەو قەزیە ئەو جەریمەیە کە بووە و هەشتا برینداری تیا بووە نزیگەی 6 ماڵ زەرری کردووە و 9 سیارە زەرری کردووە و شکاتێکی ڕسمی بۆ کراوە ئیجراعاتی ڕسمی بۆ کراوە وەستا لە کۆڵینەوەی لەو مۆزوعانە و لە جنەی هاتووە لە ژنەی وەزاری دیفاعاتوە سەردانی کردووە چۆتە شوێن حادسەکە هاتوونە سەردانی مرکزیان کردووە ئیجراعاتی ئوسولیان کردووە و لە جنەی وەزاری داخلی شەر هاتووە بۆ هەمان شێوە وەستا لە جنە هاتووە لە محکمێ. بارودۆخی ئەمنی کەرکووک و دەوروبەری پێناچێت بە ئاسانی هێور ببێتەوە. بەو پێی خەریکە سەرجەم پێکاتەکانی کورد و عەرەب و تورکمانی شیعە دەبنە خاوەنی هێز لە ناوچەکەدا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.